بنای خۆی گەورە میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین ئەم ساڵی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک پرۆژەی خستە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی دەیان هەزار خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان و بێباوکان و خاوەن پێداوی تایبەت تێیدا سوودمەند بێ. دیارە ئەمڕۆ یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە قەزای سۆرانە کە قەزای سۆران و هەروەها ڕەواندز و خەلیفان و هەریری گرتوتەوە کە نزیک 100 لە خەڵکی هەژار و کەم دەرامەت ئەمڕۆ ئێمە هاوکاری دەکەین بە بڕی 20 میلیۆن دینار دیارە بۆ هەر خێزانێک بڕ 200,000 دینارمان بۆ داناون. بۆیە من لێرەوە بەڕاستی داوا دەکەم لە خێرخوازان هاوکارمان بن بۆ ئەوەی بە دەیان هەزار خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان ناویان تۆمار کردووە لە دەستگای خێرخوازی بەخشین چاوەڕوانی هاوکاریەکانی ئێوەی خێرخوازن بۆیە خێرخوازان چەند هاوکارمان بێمە دەتوانن ئەوەندەی تر زیاتر خەڵکی هەژار نەدار سوودمەند بکەین. ئەمڕۆکە ئێمەکو دەستگای خێرخوازی بەخشین بڕی 20 میلیۆن دینارمان ئامادە کرد لە ڕێی خێرخوازانەوە بۆ 100 خێزان و بۆ هەر خێزانێکی بڕی 200,000 دینارمان بەسەرێندا دابش کرد. والله هاوکاری زۆر پێویست بوو ڕاستی لە مانگی ڕەمەزانەی ڕاز لە جێ خۆی بووکە لەو پێ معاشە لە وەزعی شەکی زۆر باش و لە جێ خۆ بوو. والله تۆ خیاڵەتە نەپەڕی خراپێ بەڕاستی لەو وەزعی هەموو کەس وەزعی خراپە ئینشاءالله بەردەوام بی خاخوێری هەموو لا بنیشی. یا ربی کوڕێ من لە بەراونستی بەتا بەدوور بن یا ربی ئەوچی بارانێ بوارێ بەسەدا باری ربی خوایە ئەو دەستگا قەتێک نەدرێ چەندچی ئەنگۆ چاو لە فەقیر و هەژاریەکەن خدای گەورەش چاو لەنگۆ بکە ئەنگۆ چنە بە هەشتێ لە بە خەرچی زگو بە خەرچە سەوتێ ئاورێ لە خەرچێت عالم گەلک فەقیرە گەلک نەبوونە مارێ دە کەسە 15 کەسە چینە لێ بنێ بەخوای جیرانم هێنێن لێ بنێ بەخوای بەو مزگەوتەی يا ربي لبراو نسيب أتابد يا ربي إخوة هداية وبدا يا ربي إخوة بالرحمة بس إخوة قورة وبس دابين يعني جوزك بخرج صوت إخواش زق بنقوب صوتي